ئەمڕۆ لێرە گورد بوونێتەوە هەتا داوای مافی خۆمان بکەین کە دامەزراندنە مافێکی سەرەتایی خۆمانە داواکەین دابمەزرین چکە بەڕاستی نەقسێکی زۆری کارمەند هەیە لە ناو خەسخانەکانە ئەم ساڵ ڕێژێکی زۆر خانەنشین هەیە داواکەین کە دامەزرین من وەکو خۆم 4 ساڵە لە خەسخانەی مناڵان خۆبەخشم داواکارم سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان دامەمەزرێنێ داواکاریەکانمان جێبەجێ بکە. هیچ لایەنێک پێوەنیدا وەڵامی ئەوی نەداوەتەوە؟ تا ئێستا هیچ لایەنێک وەڵامی ئێمەی نەیاوەتەوە نەخێر. هەموو ڕۆژێ داوام دەکەی لە نەخۆشخانە؟ هەموو ڕۆژێ داوام ناکەی من خەفارەتەگرم مانگانە 3 ڕۆژ 4 ڕۆژ خەفارەتەگرم. چەند کاتژمێر داوام دەکەن؟ ئێمە 20 کاتژمێر داوامەکەین لە یەکی نیوەڕۆوە هەتا 8 بەیانی. بەڕێزە چەند ساڵە ئەو بەشە تاوا کرد بەشی پزیشکی تاوا کردو؟ ماوەی 4 ساڵە تاوام کردو 4 ساڵە تەخەڕۆجم کردو و 4 ساڵیشە خۆبەخشم.